بەڵێ بەردەوام دەبین دەچینە لای تەوەرێک لە تەوەرەکانی ئەمڕۆمان کە یەکێکە لە هەرە باس و خواسەکانی کە چەند ڕۆژێکە میدیاکانی تەنیوە ئەویش باس لەوە دەکرێت کە 24 گەنج لە دوای ئەوەی کە ویستوانە لە ڕێگەی لیبیاوە بچنە وڵاتانی دەرە وڵاتانی ئەوروپا بەڵام لەوێ دەستگیر کراون و بۆ مانەوەیان بۆ 25 ڕۆژ کە لەوێ ئەشکەنجە دراون و ئازارێکی زۆریان بینەوە بەڵام دوجار توانراوە با کەسوکاریان لە سنووری ڕاپەڕین و سنووری داری ڕاپەڕین دەڕانیان بتوان با کەسوکاریان شاد بنەوە. بەداخەوە ماوەیەکی زۆرە کە کۆچی گەنجان هاوشێوی ساڵانی ڕابردوو زیاترکرۆ بە تایبەتی لە سنووری ئیداری ڕاپەڕینکە ئاکام چەندیجا پرۆگراممان لەسەرەوە کرد و باسمانەوە کرد و ئایا هۆکارەکانی چین بۆچی هێندە گەنجان لەو سنوورە کۆچ دەکەن. حتمما بەرپرسانی ئەو بابەتە باسییان لەوە بۆ کردوین کە هۆکارەکانی چێ بۆچی گەنج کۆچ دەکات یاخود ئەگەر چارەسەر بکرێ ئەو هۆکارانی کە دەبێت و چارەسەرکردنی کێشەکانیان ڕەنگە ڕێگری بکات لە کۆچکردنی گەنجان لەو سنوورە. بەڵام ئێمە ئەمڕۆ لەگەڵ یەکێک لەو کۆچبەرانەی کە گەڕاونەتەوە و توێژ دەکەین و بزانین ئایا چۆن بیریان لە مەکرۆتەوە چۆن بڕیاری ئەوەیان جاوە کە لەو ڕێگەیەوە بڕۆن تەواوی وردەکاریەکان لە خۆی وەردەگرن و پرسیارەکان لە بڵێ جاسانە پێشەوەی بچینە لای میوانەکەمان بەپێی ئامارێک لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا زیاتر لە 5,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستانەوە کۆچیان کردووە بەرەو لیبیاوێ یاخود لە ناوچەکانی تر بۆ ئەوی بگەنە ئەوروپا. زیاتر لە 1100 گەنج لە دەڤەری ڕاپەڕین لە سنووری ڕاپەڕین بەرەو ئەوروپا یاخود بەرەو لیبیا کۆچیان کردووە. سانە وەک خۆ دوتر دەچین لای میوانەکەمان. بەڵێ دەچینە لای پەیڕەو خدر کێکێکە لە کۆچبەرە گەڕەوەکان و ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانە. کاک پەیڕەو سڵاو لەبێ بەیانیت باش. ڕاستەخۆ باز لەو دەکەین باسێکمان لە بوو بکە بزانین چۆن بڕیاری ئەمەتانە چۆن بیرتان لەوە کردەوە چۆن لەگەڵ ئەم گەنجانی دیکەدا هەماهەنگیتان کرد و بڕیاری ئەوەتانە کە لەم ڕێگەیەوە بڕۆن. ڕاستیەکەی ینی کە ئێمە وەکو خۆی ئاگدار بووین چەند دۆست و برادێک بۆ ڕێگەیەدا ڕۆی بوو کە ئەوان لەخۆی بەزێک بێ سەلامەت بوون بەڵام کە ئێمە و ڕێگەیمان گرتە بەر ڕێگەی ئێمە هیچ سەلامەت نەبوو. ئێمە هەش گەنج بووین لە هەولێرەوە بەرەو میسر گەشتمان کرد و لە بەغداشەوە 16 گەنجی تر بەرەو میسر لەگەڵمان هات. بەڵێ کاک پێڕەو پێش ئەوەی کۆچ بکەن بەرەو لیبیا هیچ گەرنتیەکتان وەرگرتە بوو؟ بەڵێ گەرانتیەکان چی بوون کە وەرتانگر بوو چۆن هێندە دڵنیا بوون کە دەگەنە ئەو جێگەیە؟ قازاقچێکە کە قسەی دەکرد زۆر بە دڵنیاییەوە دەیگوت شتەکانی من هەموو ئینتیفاقیە موافقامنی بۆ کردبووین دەگو ئەمن پۆلیسم هەیە هەنی قسەی وای دەکرد کە نەوەک ئێمە یعنی نەوەک ئێمەی گەنج زەلامێکی کە پیر ئەزممویشی هەبێ بەخوا ئەویش باوەڕی پێ دەکرد کە قسەی وای دەکرد. باشە باسێکمان لەو بۆ بکە کە ڕۆشتنە ئەوێ کاک پەیڕەو بارودۆختان چۆن بوو لێ باسێکمان لەوە بۆ بکە بە وردی باسمان بۆ بکە مامەڵەیان چۆن بوو لەگەڵتانە چۆن دەستگیرکران ئەگەر بکرێت بە وردی ئەمانەمان هەمووی بۆ ڕووبکەیتەوە بۆ ئێمە بۆ بینەرانیش. ئێمە لە مسرەوە کە دواتر وتم چوین بۆ مسر لەوێەوە هەر 24 گەنجەکە چوین بۆ شاری بنغازی لەوێەوە تەڕەفی قاچاقچێکە یانی کە مندوبی قاچاقچێکە لەوێ بوو هات بانگی کردین وتی عێراقی پاسپۆرتێکی پێ بوو هەمومان پاسپۆرتەکانمان دایە و دوای 2 سەعات پاسپۆرتەکانی هێنایەوە زۆرمان پێسەیر بوو چونکە ینی کە زۆربەی گەنجەکان جەری بۆ هەبوو بە ڕۆژ بە هەفتە چاوەڕێی پاسپۆرتەکانیان بەڵام ئێمە 2 سەعاتی پێچوو هێنایەوە کە قسەمان لەگە قاچاقچێکە کرد وتی ناتان بەمە هۆتێل یەکسەر بەرەو ترابلس بەڕێ دەکەوین زۆر دڵخۆش بووین بەڵام نەمازانی و کارە ساتەمان بەسەردێ تەزیعکرای بەسەر 3:15 لە ڕێگا 9 سەعاتمان بڕی بوو لە نیوەی ڕێگاکە من تەلەفۆنم بۆ ئەو کەسە کرد کە تەڕەفی قاچاقچێکە بوو لە لیبیا بوو وەکو ڕێبەرێکی ئێمە بوو پێم وتم کاکە ئێمە هەموو شتەکانمان مەزبوطە وتی با هیچی غەڵەتتان پێ نەبێ هەنی با هیچ شتێکتان پێ نەبێ کە بڵێن بەهۆی ئەوە و گیراوین وتی من بە خوێن دیفاعتان دەکەم بەڵام هیچی وان نەبوو 25 ڕۆژ گیراین سوکایەتیان پێکردین یەک کەس بەلامان دەنەهات. بەڵێ باشە کاک پەیڕەو ئاشکرا پێشتر هاوڵاتیان یاخود گەنجان هەرێمی کوردستان لە ڕێی تورکیا و یۆنانەوە ئەچوونە وڵاتانی ئەوروپا ئەمەیان بۆ بە دیاریکراوی لە ڕێی لیبیاوە ئایا ئەمە گەرنتی زیاتر بوو؟
بەڕاستی کەرارەوەکانی ینی لە نێوان سنووری لیبیا و ئیتالیاوە ئاواکەی کەمترە لە تورکیا و هەروەها بێتەوە ڕاستی ئێستا ویزەی تورکیا زۆر قورس بووە من خۆم دوو جەر هەڵم داوە ویزەی تورکیا بۆ نایەتەوە ئیتر دەبێت ناچار بنا بگری بۆ ڕێگەیە ئەی لە ڕێگەی یۆنانەوە خۆ کاکپێرەوە لە ڕێگەی یۆنانەوە دەشتوانرێ با کەشتی بگەیت تا ئیتالیا بیرتان لەوە نەکردبووە کە بەو ڕێگەیە بوون یاخود پێشتر هیچ کەسێک زانیاری پێدا بوون کە کەسانی تر پێش ئێوە لەم ڕێگەیەوە توانیویانە بگەنە لیبیا و لە ڕێئێشۆ بگەنە وڵاتەکانی دیکەی ئەوروپا زانیاریم لەسەر ڕێگەی یۆنان نەبووە کەواتە هیچ ڕاوێژێکتان نەکردبوو پێشەوەی کە بڕیار بدەن دەست بکەن بەم گەشتە شتەکەی ئێمە کتوپەر بوو کە قسەمان لەگە کرد دوای ماوەیەک ینی کە ئەو شەڕە ئێران بەسەردا هەبوو مەتاڕەکان داخرابوون دوای ماوەیەک مەتاڕەکان کە ئاگربەستەکە کرا یەکسەر وتی بڕۆن ینی کە هیچ دڵنیانە بووینەوە لە خۆمان هەر ویزە شتەکانمان بەواتە وتی بڕۆن بەڵێ کاک پێڕە ئەو قاچاقچیانە چێ بوون بە دیاری کراوی عەرەب بوون کورد بوون یاخود لەلایەن قاچاقچی کوردەوە ڕادەستی قاچاقچی عەرەب کرابوون ئەمە بە چەند قۆناغ بوو قاچاقچی سەرەکیەکە کووردە بەڵێ و دواتر لەوێەوە ئێمە لە بنغازی مندوبێکی ئەومان بینی کە عەرەب بوو و هەروەها بێتەوە بەنیازمی بچین بۆ لای ڕێبەرەکەی کە کورد بوو ئەویش سێ ساکشی بۆ دابینکردن هەر سەر ساکەکە خەڵکی ئەشارە بوون ینی خەڵکی بنغازی و لیبیا بوون باشە کاک پێڕە پێتان وایە یاخود زانیاریتان هەیە لەسەر ئەو بابەتی ئەو قاچاقچیانە ئەمە با پلان بۆ داڕێژرا و بۆ ڕێکەوتنی خۆیان بوو کە ئێوە بدەنە دەست ئەو وڵاتە و ڕوبەڕێ ئەو هەموو ئاشدار و ئەشکەنجێ ببنەوە یاخود خودی قاچاقچیەکەش تێوەگلا لەو بابەتە و با بڵین هاوشێوە ئێوە لە ئازاردابەوەی یاخود ڕێکەوتنی خۆیان بۆ پێتان وایە نازانم بەزدی ینی کە ڕاستەخۆ ناتوانم بڵێم ئەو شتە ئەو هایە بەڵام من وای بۆ دەچم کە قاچاقچەکە ینی کە دەیزانی وامە بەسەر دەچووکە خۆی ئەو چارە نووسری ینی بەسەر ئێمەدا هێنا هیچ کاتێک لانی لەوەتی ئەو ئیشە دەکات هیچ کاتێک ینی پرسیمان کردووە پرسیارمان کردووە هیچ کاتێک ئەو هەر نەفەری زۆر بەسەریەکەوە نەناردوون دەیگوت هەموو شەوێ ینی هەر شەوە و 4 نەفەرم دەناردن کەسی ئێمە 24 نەفەر بە 3 پاسەوە بەسەر یەکیشەوە ناردنی بەڵێ کاک پێڕە و چەند ڕۆژ لە لیبیامانەوە چارەنووسی هاوڕەکانی ترت ئایا بەکوێ گەشتوانی هەمووتان گەڕانەوە یاخود هەنێ هاوڕە هەیە لێتان دابڕاوە بۆ نمونە 90 ساعتمان بڕی لە ڕێگا بە سیارەکان دواتر مافیا ئێمەی گرت و 25 ڕۆژماینەوە لە سزن بەڵێ باشە کاک پێڕە بەڵێ هەرم و هاوڕیان لەگەڵمان بەڵێ کاک پێڕە و ئەو ڕێگانە یاخود ئەو زانیارانی کە بە ئێوەیان دابوو لە لیبیاوە بە ڕێگای وشکانی یاخود بە ڕێگای دەریاوە ئەگەشتنە ئیتاڵە یاخود وڵاتانی ئەوروپا چ ڕێگایەک بوو کە پێیان وتبوون پێشتر ئێمە لە شاری بەنغازی کە دادا بەزیمەتیارە دواتر بە تەماوی بچین شاری تراوڵس لەوێ هۆتێلیان بۆ گربوون بە حیسابی خۆیان بێ دواتر کە هۆتێلەکەیان بۆ گربوون دوای ئەوەی کە بە حیسابی خۆیان جەوی ئاوەکە خۆش بێ کەنار ئاوەکان هەنی هادە بێ دامردین بۆ نکتۆ لەوێەوە داپەڕاندینەوە بەڵام هیچ شتەکە وا نەبوو بەرەوکوێ بەرەو ئیتالیا بەرەو ئیتالیا باشە یەکمان ئەم ڕێگەیە کاک پێرە و ڕێگەیەکی زۆر ترسناکە ئەوەی کە بەڕێزی شت باسی لێوە دەکەیت و لە هەندێک بابەت دەڵێ بۆ من زانیاری منە بۆ لەسەر کە ئەم قاچاقچە بە ڕێکەوتنی خۆی بووە بۆ ڕێکەوتنی خۆی نەبووە کۆمەڵە پرسیاری دیکە کە ڕەنگە زانیارت لەسەر ئەو بابەتە بێ ئایا کەواتە پێشەوە ئەگەر ڕاوێشتان نەکردووە خێزانەکانتان هیچ ڕاوێشتان بە خێزانەکانتان کردبوو کە ئێوە بەتەمای ئەو ڕێگەیان هەر هیچ ناکەسێک لە خێزانەکانتان لە دۆستانتان بتوانن زانیاریتان لەسەر ئەو ڕێگایە بنێ کە ئەم ڕێگایە چەند ترسناکە چەندێ ڕێگای مردنە چەندێ نەهامەتیە بەزدی کە ینی بۆ خۆشم چەندەها بجەر کە پرسیارم لە هاوڕەکانم کردو هاوڕەکانم بۆ ڕێگەیەدا ڕۆیون ئەوان هیچ مشکلەیەکیان نەبووە داوای لەخوا بەزیاد بە سەلامەت بوون و بە سەلامەت گەیشتنە هۆتێلەکە داوت بەس ئەوە نەیە کە لەوانەیە تۆزێک لە هۆتێلەکە تاخیر بێ ئێمەش مشکلی ئەوەمان نەبوو
یعنی کە قاچاقچەکە بەخۆی وای کرد ئێمە بگیرێن یعنی بەخۆی هۆکارەکەمەوە. باشە کاک پێڕەو هیچ زانیاریاتیان هەیە سەبارەت بۆی کە پێش ئێوە ئایا چەند وەجبەی تر لەو ڕێگایەوە گەیشتونەتە ئیتالیا ئایا گەرنتی تەواو هەبووە کە لەو ڕێگەیانەوە لە لیبیاوە بچنە ئیتالیا؟ قاچاقچەکە گەرنتی تەواوی ئێمەی دەکرد بە حیسابی خۆی بەڵێ مەبەستم پێش ئێوە کەسی کە ڕۆشت بوو لەو ڕێگایەوە؟ بەڵێ 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 گەشت بوون هەردوای ئێمە ینی بەڵێ بەڵێ لە بینی ئێمە کە پێش ئەوە ئێمە بڕۆین وەجبە ڕۆی کە بخۆیان وەجبەکە نزیک 2 مانگ و نیو لە هۆتێلەکەی و دوای ئەوەی ئێمەش گیرێن وەجبەکەی وەجبێشکە دەرچوو بەڵام ئێمە لەو مابینەیە ئەماینەوە. باشە کاک پێڕۆ بە دیاریکراوی لەکوێ دەستگیر کران؟ ئێستا تۆ ئاماژەت بۆیدا کە 19 سعات لە ناو سیارەیە بوون توانی توانە لە دوای 19 ساعتە بگەنە لیبیا بۆ ڕاستەوخۆ نەچونەوە هۆتێلی کە وەکو خۆ دەڵێ بۆتان حەجز کراوە بۆچی دەستگیر کران؟ هۆکارەکانی ئەمە چی بوو؟ لەکوێ بە دیاریکراوی دەستگیر کران؟ باسێکمان لەمە بۆ بکە. بە دیاریکراوی نازان بەڵام 19 ساعتمان بڕێ بوو کە 1-2 ساعتی تر ڕۆی بای نایە دەگەیشتینە شوێنی مەبەست یەک ڕۆزمان مابوو بگەینە کۆتام سێکتەرە و ینی کە بمان پشتکردن و تاو لە شارە ینی بچینە ناو شارەکەەوە داخلی ترافلس ببین بەڵام لە ڕێگە مەفرەزەمان بۆ دانرا بوو هەر مەفرەزەکە ینی تایبەت بوو بە ئێمە مافیەت مەفرەزەی بۆ ئێمە دانابوو. باشە وەک بەڕێزت ئاماژەت پێدا کە ئەمانە مافیان بۆمان باس بکە بزانین ئەشکەنجە و ئازار و سەختیەکانی ئەو 25 ڕۆژە چی بوون بۆ ئەوەی ئەو گەنجانەی کە تا ئێسەش لە بیر و باوەڕی ئەوەدان کە ئەو ڕێگە ترسناکە هەڵبژێرن و بیریان لەوە کڕۆتۆ نیشتیمان و خاکی خۆیان بەجێ بهێڵن بۆ ئەوەی هیچ نابەرچاوڕوونیەکیان هەبێت کە ئەو ڕێگەیە چیە و چینی و ئازار و سەختیەکانیان چین باسێکمان لەو ڕووداوانەی ئەو 25 ڕۆژە بوو بکەم. بەس دیانی سەرەتا کە مافیاکە ئێمەی گرت سیلاحیان لە دەرهێناین پیاوەرنە خوارەوە لە پاسەکە موبایل و پاسپۆرتەکانتانمان دەنێ سیلاعەکەیان دەهێنا لەسەر سریاندا دەنای میلیان هێنا بووە زۆر هەستێکی ناخۆشت هەبوو لەو کاتەدا دواتر بردیان بۆ بینایە کە تەواو نەکرا بوو بە هیچ شوێنێکی ئەمن نەدەچوو ینی کە دەچووی تێوێەوە دەزانی ئەتۆ خەریکە دەڕفێندرەی دەکوژەی ینی کە زۆر ناخۆش بوو پێیان دەوتین شایەتمان بێنن ینی کە ڕۆیان پێ دەکردینە دیوار دەیگو شایەتمان بێن ئێوە دەکوژرێن هەنی سوکایەتیان پێ دەکردی دنیویان پێ دەدەی عەزابیان دەدەی زۆر ناخۆش بوو. بەڵێ باشە کاک پێڕە و ئەو قاچاقچەی لەگەڵتان نابوو یاخود بڵێن ئەو کەسەی کە نوێنەری قاچاقچەکە بوو لەگەڵ ئێوە ئەوش دەستگیر کرا یاخود زانیاریتان لەو بارەوە نییە؟ نەخێر ئەو هەر بۆ خۆی لە بە حیسابی خۆ بە لەو هۆتێلە بوو لەو هۆتێلە چاوەڕێی ئێمەی دەکرد. باشە کاک ڕێکار ببوورە کاک پێڕەو دەبێ پرسیاریەوە لێ بکەم من کاتێککە دەمێ گەشت بکەم بۆ شوێنێک دەڕۆم مێژوی و شوێنە دەخوێنمەوە پێشتر بزانم کێ حکوم دەکات هەر هیچ ناسروشتەکەی چیە ژینگەکەی چییە کللتوریان چۆنە بە چ جۆرێکن چۆن مامەڵە لەگەڵ پەنابەرەکان دەکەن لەوێ وەک دەزانین میلیشیا حکوم دەکات پێشەوە هیچ زانێرێکتان لەسەر لیبیان نەخوێند بۆ ڕێگەکانی چۆنن مامەڵەکردنیان لەگەڵ پەنابەرەکانی کە دەگەنە ئەو وڵاتە چۆنن ڕەنگە ئەمەتان بکردایە ئەو ڕێگەیەتان هەڵ نەبژاردایە. ڕاستی ئێمە هەڵەمان کردکە و ینی ئەو بەدوادا چوونەمان نەکردووە. باشە کەواتە ئەگەر کات بگەڕێتەوە ئەو کۆچاکەن یاخودنا وەڵی هیچ ینی کە هیچ ئامادە نیمە بە دەوڵەتێکدا بڕۆم کە ینی بەزدی وەکو مرۆڤێک هەڵسوکەوتت لەگەڵ ناکە. بەڵێ باشە کاک پێڕەو ئێستا ئێوە ئەم ئەزمونەتان بینی بەڵام گرنگ ئەوەیە کە بە سەلامەتی گەڕانەوە باوەشی نیشتیمان و کەس و کارتان ئەم ئەزمونەت چی فێرکردن یاخود بە نیازی چین لە ئێستا بەدواوە بیکەن؟ بەزدی ینی کە بەخوای گەورە هەرچەند لە کوردستان بی ینی کە نان و شەقی کوردستان زۆر لە دەرەوە خۆشترە بەزدی. کەواتە چیت هەیە بۆ ئەو کەسانی کە بەنیازن ئەو ڕێگە هاتوونەهاتە هەڵبژێرن یاخود ئەو ڕێگای هەڵبژێرن کە هیچ گرنتێکی تیانە چیت بۆ کەسانە هەیە لە دەڤەرەکەی خۆت بێ بۆ هەرێمی کوردستان بێ بە شێوەیەکی گشتی؟ لێرەوە دەمەوێت بە هەموو گەنجەکان بڵێم هیچ کەسێک ئەو ڕێگای هەڵنابژێرێ
بەخوای گەورە خۆکوشتنە یانی کە ئێمە چەندە هاجار پێیان دەگوتین دەتان کوژین ینی کە لیان دەداین هەروابێتەوە سوکایەتیان پێدەکردی تۆ لە ناو شاری کابرایدا ینی سوکایەتیت پێ دەکات دەبێت ناچار کە قوبوڵی بکەیت هیچت لەدەست نایە بەجددی ڕێیەکە خۆکوشتنە هەنی هیوادارم هیچ گەنجێک بۆ ڕێگەیدا نەڕوە و ئیشەڵڵا ئەوەی ئەمە دیتم دوژمنەکەشم نایبینێ. باشە کاک پەیڕۆ باسی ئەومان کرد کە چۆن ڕۆشتن با باسێک لە چۆنێتی گەڕانەوەتان بکەن و چۆنێتی پەیوەندیکردتان بە هەرێمی کوردستانەوە لەوێ دەتانتوانی پەیوەندی بکەن بە خێزانەکانتانەوە یاخود بە کەس و کارتانەوە بە هەر کەسێکی دیکە و لایانی پەیوەندیدار بۆی بتان گەڕێنێتەوە ئەگەر نەتانتوانیوە کەواتە چۆن ئەم ڕێکاریانە گیرای بەر و کە ئەو بگەڕێنەوە بۆ ناو زێدی خۆتان و بۆ لای کەسوکاری خۆتان. بەجددی ئێمە سەرەتاکە چین لە دوای ئەوەی مافیاکان ئێمەیان گرت ڕادستی پۆلیس دوای ئەوە باگی پۆلیسیان کرد بوو ئێمەیاندایە پۆلیس چوینە پۆلیس سزنێکەوە دواتر لەوێ برادێکم پێی گوت بوون با تەلەفۆن بۆ ئەو کەسە بکەم ئێمە هێناوەتە ئێرە تەلەفۆنیان بۆ قاچاقچەکە کرد بوو قاچاقچی وت بووی دەزانم ئاگادارم کە گیراون ئەوە پارەم ئازر کردووە دەتان کڕمەوە و سەد درۆی کرد بوو گوتوی تاوە ئەوڕۆ دێم کەچی 25 ڕۆژ یەک کەس بەلای ئێمەدا نەهات. بەڵێ دەست خۆش بۆ هەروەها بێتەوە بەڵێ فەرموو هەروەها بێتەوە ئێمە لەو ڕێگەیەوە زاندرەکە گیراوین موبایلی برادێکمان ئەپڵ ئایدەکەی لای باوکی کرابووە بە هەوە ئێوەوە لۆکیشنی کرابەوە ئەگەر نا ئێمە هیچمان خەتمان پێ نەبوو ینی کە خەتەکەمان سەپۆرتی لیبیای نەدەکرد ئەگەر وانە بە ئێمە هەت بێسەر و شوێن دەبووین. بەڵێ سواز بۆخوا کە توانراوە بگەڕێنەوە ناو کەس و کاری خۆتان و ئێمێژ ئەمووی دەکەین سەرجەم گەنجەکانی هەرێمی کوردستان لە ناو زێت و نیشتیمانی خۆیاندا بمێنەوە. سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیرۆ خدر یەکێک لە کۆچبەرە گەڕەوەکانی سنووری ئیجارەی ڕاپەڕی. بەڵێ بە هیوای داهاتوویەکی گەشت بۆ کاکە پەیڕە و سەرجەم گەنجانی کوردستان. ئومێد دەکەین.